والله بڵێم هەفتەی جارێک بە دوو هەفتە جارێک دێن سەریان لێ دێن کە دەیانێنی کوێستانی بەس لە مانگی سێوە لە گوندی بەخێو دەکەین لە مانگی سێوە ڕادەست بە کارەکەی دەکەین جا وردە وردە خەریکیانی شەڵخەی لێ دەگرین مانگی 4 و 5 و شەڵخەکانیان لێ دەگرین بەس ئەمە پێی دەڵێن شەڵخە بە دوو جۆر هەیە بۆ خۆی دەردەکە ئەگە پڕ بۆ سندوقەکە کەلووی دروست دەکا و دەرەکە لە دارێکی دەنیشی دەگریتەوە هەیە بەدەست دەیگرن ئەوە شەڵخەی ڕەکەم دەیگرن سێ شانە دەیبن لە سندوقێکی دیکە دادەنێن دوو شانە ئەتا کۆتایی مانگی پێنج دێنێنە و کوێستانانە لێرە بەخێویانەکەی وڵی بە ساڵ بڵێم بەرهەمەکەمە دێنگە کوێستانە لێرە دە بەخێویەکەین بۆ واردات بڵێم وارداتەکەی بە ساڵ هەیە وارداتی چاکی هەیە بە ساڵی وا هەیە نییە بە گوێرەی گوڵ گیە ئەگە گوڵ زیاتر بۆ گیە زیاتر هەبوو ئەوە مانەکەی زیاترە ئیسپادەکەی زیاتر جا کیسوێ هەیە ئەو کیفارە هەیە گوێنی هەیە بۆڕ هەیە ئەو گوڵانە بڵێمی شیلەی لێدێنن مانگی کۆتایی پێنج دەیانێنین بۆ کوێستانی ئێرە تقریبا مانگی لێکی دەڕا دەست پێ دەکەن لە بڕینەوەرە ئێکی دە ئەوە ئێکی دە تا بڵێم پازەی کۆتایی پێدێ هەتا سەرماداری بڵێ جا دوو جۆرە مێشەوە مێش بڵێم ڕەشە ئەو زیاتر دڕترە واریاشی زیاترە بەعقەت هەنگوینی زیاترە مێشی زەردی شەیە ئەو فەقیرترە کەمتر پێوەدا و دڕ نییە زۆر ئەودا ئەوە کرمەکەیتی ئەوە لێ ناکرێتەوە بۆ بڵێم بۆ هەنگوینی دەبێت بۆ داینەوە بۆ بژیەکەی خۆش سێ شانە چوار شانەی دێڵێەوە بۆ مێشەی گرنگە دوو شوێنی دوو شت زۆر ئەساس ژینگەکی خاوێنی هەبێت لە شوێنێکی خاوێن بەخێویکەی بڵێم دووەم ئەو دەرمانە گەنەشەیە ئەو دەرمانە دەبێت ئەو دەرمانەی لێرەی بە زۆری مێشەکان بەگەنە لە ناو دەچن بەگەنەی هەگە ئەو دەرمانەی لێ نەدەی هیوا هەیە مێشەکەی دێ ئیبادە دەبن نامێن ئەو دەرمانە گەنانە دەبێت لێی وڵی زانیت تا بڵێم هەنگە مێشەکە زیاتر ئیشی لەسەر کرد بێت ڕەش دەبێت سوور دەرەچی زەرد مثلەوە زیاتر ئیشی لەسەر کردو بۆیەوە ڕەش بوو کرمی تێکردوە ناهەر یەکە هەموو یەک شیلێ یەک شیلە هەیە بەڵێ ڕێوەڵە 6 کیلۆمەتر دەڕوات 5 کیلۆمەتر 6 کیلۆمەتر تا ئێستا مێشەکانی مەدەستی ئەو دیوی شاخی هەتا 6 کیلۆ 5 کیلۆمەتر دەڕوات هەتا کوێشی لە هەبێت دەڕواتێ مەواقەت ڕستەکە ساغ نابێتەوە زۆر زەحمەت ساغ دەبێتەوە ئیسفادەی کەم بۆتەوە دوسێ ساڵاوەتی ئەوەی ئێرانێ دێ حکومەت ڕێگرێکی وەتۆی نەکردووە بڵێم ئەوەی ئێرانێنێ هەر دێت ئەوجا لە ناو خۆش کاریمە زەحمەت بووە لە سەیتەرەکان ئەمەش دەچین دەیفرۆشین دەچین سلەیمانی داوای وەرەقە شتە لێ دەکەن بەس ئەوەی دێنی لێرانێ هەروە دێنی بەتر دێنی چ بازنی بوو هەتا ئێستا ڕێگرێکی جددی نەکراوانە بە خوارەوە هەموو ساڵان تەقریبی ئەو عمەلانە کە وەختی ئەنگوینی داهات دێ هەشەوە بڵێم دوو مێشی دەبات سێ مێشی دەخۆری هەر جارە لە یەکی بەڵێرەوەڵا زیانی پێدەگەێنی زۆریش بەخوای لەو سەر ئێستا ئەوەی دەی خوارەوەڵا بەس بەهاران مێشخۆرەشەیە دابێ تەیرەکە دەیخۆری هەویشی زیان پێدەگەێنی و بەس بە زۆری ورچە ئێستا پاییزان وەختێکە هەنگوین پەیدا بوو زەرەرن پێدەگەێنی زەردەواڵە هەیە زەنگە سوورە هەیەویش دێ دەیخوا بەس بە زۆری لە گوندی ئێستا لێرە نییە لە کوێستانی دەرینە لەسەر کامرانەوە دانەبتەوە ئەسا بە بەمێش قلت کە دەبێت لەمێش
ژمارەی هەنگاوانانمان لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی پشدەر 1970 هەنگاوانمان هەیە، یعنی ئەوانی کە هەنگ بەخێو دەکەن. سندوقی زەراعیمان 21,642 دانەیە، خەڵەفی خۆماڵیمان 7,358 دانەیە، کۆی گشتی خەڵەفی خۆماڵی و سندوقی زەراعیمان واتە سندوقی کشتوکاڵی حەدەکەی 29,000 و هەر سندوقێکیشیە هەر خەڵەفێکیش ئەو ساڵ تەقریبان کردووە 4 کیلۆ هەنجوینی هەبووە، بڕی هەنجوینە و ساڵ باش بوو. ئێمە ئەوەی کە لە دەسەڵاتماندا بێ لە وەرەقەی ڕێگا پێدان، لە ڕێنماییکردن، لە کۆڕ و سیمینار، لە پێدانیدا و دەرمان، یا ئەوانەی کە هەنگکاریان تووشی نەخۆشی دەبن بەهانایانەوە دەچین، هەریشێک بێ ئێمان بێ ئێمە هاوکاریان زیاتر لە 100 تەن بەرهەمی هەیە. ئێمە هاوکاریان دەبین ئەو کەسانەی کە دەیانێت هەنگ بگوازنەوە پێشەوەی بچنە سێتەڕەکان بێن بۆ لای ئێمە وەرەقەی خۆیان بکەن، ئەوەی کە ناوی لای ئێمە و ناوی تۆمارە، ئەوەی کە ناوی تۆمار نیە و هەنگی هەیە بێت ئێمە دەچین هەنگەکەی دەبینین، ئەو کات ناوی داخل دەکەین و بۆ هەر شوێک گەرمێن کوێسانی پێدەکا ئێمە وەرەقەی بۆ دەکەین ئاستەنگ و گرفت بۆ خۆشیان و بۆ سێتەرەکان وشو بۆ ئێمەش دروست نەکەن. ئێمە بەرهەمی خۆماڵیمان هەبێت وەکۆ کە حکوومەت ئەمڕۆ قەرارێکی دەرکردووە کە هاوردەکردی هەنجوینی قەدەغ کردووە، بڕیارێکی جوان بوو، هەم هەنگاوانان ئیسیفادە لێ دەکەن، هەم ئەم پارەیە و ئەو داهاتە ناچێتە دەرەوە بۆ وڵاتان ناچێت، لەناو خۆدا دەستا و دەستکا باشترە، بەرهەمی خۆماڵی بفرۆشێ باشترە کە لەوەی کە هاورد لە بکرێ، بە تایبەتی ئەو بەرهەمانێک کە خۆمان هەمان، من ناڵێم هەموو بەرهەمێک، ئەوەی کە خۆمان هەمانە بە قەدەغی بکەن، ئەوەی کە نیمانە ئاساییە بشێت.